سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم چۆنن ئەحواڵتان ئەوڕۆ حەز دەکەم بێمەوە ناو گەیم پاس یەک ڤیددیۆمان هێرەسە گەیم پاس دەمێت لە ڤیددیۆیەکی دیکە زیاتر باسی گەیم پاس بکەین ئەو یاریە نوێیانە چیەکە هاتوون و کۆلێکشنێک لە یاریتان پێ بڵێم بۆ ئەوەی ئێوەی خۆشەویست بۆ کەسانێک کە بەتەمای گەیم پاسم بیکڕن یان بەتەمای ئەکس بۆکسم بیکڕن تاقیکەنەوە یانە کەسانی هەیەە لەوانەیە ئەو شتانێکە دێڵم زۆر بێزۆری کردبی بەڵام هەندێک شتیش هەیە کە من حەزم نەیە کە پێویستە لە بۆ گەیمرە ڕاستەقینە ئەنجامیان بدە ڤیددیۆیەکی بەسوود دەبی تا کۆتایی بینەر بن دگمە لایک سبسکرایب لەبیر نەکەن بارز پێ بکەین ئەکس بۆکست کڕیام یان بەتەمای بیکڕی ئەوە لای ئاوتەکەتە ماوەیەکی کورت پێم وابی ئەبدەیت دەکرێتەوە بەو شێوازە نامێنێ بەڵام ئەوە لای ئاوتەکە دەبی هۆمسکرینەکەت بۆ شێوازەیە لەسەرەوە گەیم مای گەیمست هەیە لێرە دێ خوارێ گەیم پاس ستۆرت هەیە دەتوانانی یاریەکانی تێدا بکڕی کێسە زیاتر باسی دەکەم ئینتەرتێنمنت تێ بۆ سەرکردنی فیلمە مسەلسلێ بەڵام ئەو بە پارە ناوانە یاخود ئەپلیکیشنەکانی وەکو نێتفلەکس و یوتیوب ئەوانە توانین لێرە داوڵۆندیان بکەی ئیڤنتستێک کە گرنگ نییە بەلاتەوە فرنز و کمیونیتی ئەو شتانەیە کە برادەرەکانت دەیکەن ئەو یاریانە سجستد ئاپسیشت هەیە ئەوانە دەتوانین لە بە خۆت پینیان کە ئەو ئەپانە ئەوانی کەش گرنگ نییە ئەوەی بەلای ئێمەوە گرنگە دووشتە یەکەمیان گەیم پاسە دووەمیشان سیارێکی تێدایە لەگەڵ ستۆڕەکەش با پێتان بڵێم سەرەتا شتە میهیمەکە بێنە سەر گەیم پاس منە خۆم لە مێژە ئەکسبۆکسەکەم هەڵ نەکردێ چەند هەفتەیەکە بەجددی نازام چ یارێکی نوێی تێدایە جگە لەوانە یاریانی کە بەخۆیان ئیعلان دەکەم بەڵام نازانم یاری دیکەچی تێدایە سەو باتەم شایەت بکەین ئۆکێ گراونددی تێدایە کە یاریێکی تایبەتی ئەکسبۆکسە پێمابی لەلایەن ئۆبسیدیان دروست دەکرێت ئەو یاریە زۆر نازدار دیارە حەز دەکەم تاقیکەمەوە لەو جۆرە یاریانەشە کەوا کاراکتەرەکەت شخەتە چیکە سەرێشمێ بەزانزم لەوە خاوە سێرڤەر کراشی کرد ئەکس بۆکسەکەم کراشی کرد ئۆکێ مهم سدەمەوە سەر یاری گراوندت ئەکەی دیشم ئەکسبۆکسەکەم ئاخرە بدەیتە سەو لەسەرەوە ئەو بەشانەیە ئەو یاریانەیە کە ئەکسبۆکس بەخۆی ڕکلامی لە بۆ دەکە ئەگە گەیم پاس ئۆڵتیمێت تەبی لێرە هەندێک پرکت دەداتێ هەندێک ئیسفادەی هەیە لەو یاریانە دەتوانانی سکینەکە مەسەلەن یاریەک شتەکە پارەی ناو یاریەکیە ئەوە بەندڵەکە دەتوانی وەری بگری لە بۆ خۆت لە ناو مایکرۆسۆفت ستۆرەکەی بین نەخوارێ ئەو یاریانە Great with Cloud Gaming کلاودی بەکاردێنین لە ڕێگەی ئینتەرنێتەوە یاری بکەی ئەو یاریانە دەداتێ ئەوانە گرنگ نییە recently added ئەوە زۆر گرنگە ئەگەر لێرە نووسا recently added واتە ئەو یاریانەی کە نوێن تازە هاتن باتەم شایەتیان کە بزانین چی تێدایە و مون سکارس ئەو یاریە تۆزێکم لەسەری خوێندوەتەوە بەڵام نەمکردیە یارێکی چۆن لە سایت سکرۆڵە و زۆر جوانیش دیارە ئارتەکەی زۆر جوان دیارە ئەو یاریەمان دەوێتن ئینستۆڵ ئەو یاریە بە ئینستۆڵ کەم حەز دەکەم بیکەمەوە شۆ پرۆدیەس نازانم چۆن پرۆناونس دەکرێم ئەو یاری هاوشێوەی دوومە ئەوەش هەندێک شتم لەسەری خوێندێتەوە یاریێکی زۆر جوان دیارە بەڵام شایەن تاقیکردنەوە یاخودنا دەبی حەزر لە زۆر یاریانە بێ ئەو یاریەش نوێیە تازە هاتیە سلیم رانچەر 2 ئەوە ئەگەر لەبۆ تەمەنی گچکەیە زیاتر ناڵێم لەبەر خاتی لەبە گرافیکەکەیە بەڵام یارێکی نوێ ئەوەش دەتوانێت بە خۆتان تاقیکەنەوە یەکگەگایە و حەزمەکەشی زۆر نییە تێسەجی بکەن هەندە خەڵک دەڵێن بەدڵمانە دەڵێن بەدڵمانە لە ئۆنلاین لەسەرم خوێنیتەوە بەڵام من ئینستۆلی دەکەم تاقی دەکەمەوە بزانم چییە سپایدەر هێچ هاتیە لە گەیم پاس بەردەستا ئەوە ماوەیەک بەر لە ئێستا هەندێک شتم لەسەری خوێندەوە کەوا دیڤەلۆپەرەکانی زۆر بەناوبانگ نینە یەکێکە لەو یاریانەیەکەوە لەلایەن چەند کەسێک دروست کرایە ئەوە یاریی زۆر زەبەلەح نییە ئەوە چم کرد ئەو بەس پریڤیۆکەشی بەردەستە ئینستۆڵی دەکەین بزانین چییە و یاریش بیکن پاینز ئەوە یاریی بچووکە ئیندیە بە شێوەی ستۆریە لاانی زۆر بەتان بەدڵ من زۆر عاشقی و زۆر یاریانە نیم ئەوەش یاری شوتری خەیاڵی زانستی مانەوە لە ژیانە سڤایڤەرە ئەوەش نوێیە
بەس من زۆرم حەزی نییە بەڵام بینە سەو یارانەی کە پێویستە تاقیان بکەیەوە دێثلوپ هیچێکە لە یاری ڕاقیەکانی بەثێزدای ئێستا حالیان لەسەر پلیستیشن 5 وا دەیکەم یاریی زۆر ڕاقیە شوتەرێکی زۆر زۆر خۆشە ستودیۆ ئارکین دروستی دەکەم ئەو ستودیۆیەکەوە ساڵەچکە یاریی بڵاو دەکەنەوە ناوکەی نبینیم تایبەتی ڕێدفۆڵ یا ڕێدفۆڵ بڵاو دەکەنەوە تاقەکەرە تایم لوپە یاریش نازارە لە بۆ خۆتان تاقیکەنەوە و تاقیکەنەوە حەزمیشی زۆر نییە چلگەیگایە ئەو یاریە بکەن ئەساسنس کریت ئۆدسی ئەگەر ئەکسبۆکسی نوێت هەیە سیریست هەیە 100% پێویستە تاقیکەوە لەبەرەوە یەکێکە لە یاریە خۆشەکانی ئەساسن وە کرایتە 6 فرێمیش 6 فرێمە یاریەکە ئێستا حالیان کە شتێکی چاکە بیکەن بەڵام تۆزە حەزمی زۆرە 75 گیگایە ئەگەر ئەکسبۆکسی نوێت هەیە ئەگەر ئەکسبۆکسی وەنی شت هێونەت کردیە بیکە ئەگەر کردی شتت ئەوە پێویست ناکە بیکەی لەبەرەوەی هەر هەمان یاریە بەڵام ئەگەر ئەکسبۆکسی نوێت هەیە لەبەش خاطر 6 فرێمەکەی جارە شەش بیکەی و زۆر ئیسفادە دەکەی ئەساس کریت ئۆدسی چکلارە ئەساسنە نازدارەکان ئێستا تێدایە ئەوە لەلام گرنگ نینە و یاریانە زۆر پێم وابی ئەوە بوو کونو ئەوە تەوای تایبەتی خۆی هەیە من زۆر حەزم نییە بەڵام ئەو یاریە پڵی زانە داڵۆنم کردیە حەز دەکەم بیکەم مێتڵ هێلسینگەر یاریش تاقەکەری وەکو دوومە بەڵام تەواو میوزیک و گۆرانیە تاقی دەکەینەوە ئێستاش لەوانە لە ڤیدیۆکەی هەندێکی ببینین حەز دەکەم تاقیام بکەمەوە حەزمیشی زۆر نییە و 13 دقیقەیە 100% بیکەن وەکو تاقیکردنەوە یەکە لە FPS خۆش دیارەکان چیت کەمان هەیە نوێ ئەو یاریشم داڵۆنت کردیە بەڵام هێشتا نەم کردیە دریم لایت ڤالی یاریی دیزنیە پڕ لە کاراکتەرەکانی دیزنی مەسەڵەن وەکو چەند یاریەکمان هەیە لەو ستایلەیە وەکو ستایلی مەزرعە سەعیدەی بەڵام بە شێوێکی ڕۆڵ پلەیینگ کاراکتەری دیزنی تێدایە لەسەر ئەو یارانە سەر نیتیندۆ زۆر پەناوبانگن بەڵام ئەوە لەسەر گەیم پاسش بەردەستان تاقیکەنەوە 100% چێژی هەدەبی ئەوەش سیمولیشنی ترینیە ینی کۆنتترۆڵی هێڵشەمە دەفەر دەکەین نازانم متعی چیە خەرک لۆ هەرێ دەکە بەڵام ئەو کەسانی حەزیان لێە ئێستا بەردەستە لە بە خۆتان توان تاقیکەنەوە لەجەند گریدی تێدا گرید لەجەند هەرگیز کەیفم بە یاریەکانی گریدی نەهاتیە وەکو خۆم یاری نازدارن خەڵک دەڵێن نازدارن زۆر خۆشم بەڵام خۆم زۆر کەیفم بە گرید نهاتیە گەیم پاسی بەردەستە 34 گیگایە ئەگەر حەز دەبێت بە خۆت تاقیکەوە بەڵام گەیم پاسی فۆرزای بکەی باشتر و خۆشتر دیارە ئیمۆرتاڵەتی ئەوە زۆر باز دەکەنەوە یاریە ئەوە پێم وابی وەکو ئەوەیە و یاریە وەکو فیلمی ڕاستەقینەیە بەڵام بە شێوەی هەڵبژاردننی دایالۆگ و ئۆشتانە حەز دەکەم بیکەم ئەوە لە پلانم دەبی مونسکارز داڵۆنت کرێستا تاقی دەکەینەوە لە پلانم دەبی بەڵام جارێنە چیت کەمان هەیە ئەوتەوە گراوندت تازە باسمان کردوای کرد ئەکسبۆکسەکەم کراش بکە 4 گیگایە کاکتەرەکان حەزمیان گچکە دەبتەوە دەستنە شوێنی بچووک کۆواپە تەرتیبات ئەگە حەز زۆرێن حەز دەبێت کەماندەرز 3 ریماستەر کرایە حەز دەکەم بیکەم بەڵام ئەو یاریە یەک مشکلی هەیە تۆپ داونە خۆشیەکەشی لەوەیە کە تۆپدانە بەڵام یەک مشکلی هەیە لە بۆ من ئەو زۆر یاریانە یەک جارە بگری تەوا وازینانی زۆر گەمەی دەکەی حەزەکەم تاقیکەم بەر کاتی خۆی لەسەر پیسی بڕاکم کردیە پەیمانیەوە بەشەم کردویستەیە بەڵام ماوەتم کردیە بەڵام یاریەکتان پێ بڵم کە 100% شایانی تاقیکردنەوەیە ئیمۆرتال فینکس رایزینگە یەکێکە لە باشترین یاریەکانی یوبیسۆفت داوڵۆنم کردیە بەشە چشم لی کردیە یعنی یەکێکە لە باشترین یاریەکانی یوبیسۆفت تا کەس دروستیان کردووی هاوشێوی ئەساسنس کریت ئۆدسیە بەڵام بە شێوێکی فانتەسی ستایلێکی کارتونی تر واقعی زۆر نازدارە مەتەڵەکانی خۆشە چیرۆکی زۆر نازدارە کاراکتەرەکە زۆر خۆشەویستە جیهانەکە زۆر جوانە ئۆپن وۆڵدەکەی خۆشە زیوسی تێدایە گریک مەتالۆجی یۆنانیە تاقیکەنەوە 100% چەند یاریەکەم پێوتن کە تاقیکەنەوە بینە سەرەوەی بزانین ئایا گەیم پاس چیکی تێدایە Tell me why لەوانێ زۆر کەس حەزی زۆر کەس حەزی من یەکم لەو کەسانی کە زۆر حەزم بە یاریانە نییە بەڵام ئەو کەسانی حەزیان لێیە هەردێکی باشە لە گەیم پاس بەردەستە سیکرت نەیبەر تایپی من نییە و یاریە جێنس نوار دوو دڵم لێ
یەکەچیان لەبەر خاتری ئەوەیە عینجارێک داڵۆنم کرد و ڕۆشم کردەوە تامی هەیە بەڵام ئارت ستایلەکەی بە شێوازەکە نەسوە دڵم بە هەمان شێوە باکبەونی ژوا بوو باکبەون زۆر جوان دیارە یعنی تەمشای ستایلەکەی دەکەی ئەو ستایلە پیکسلیە زۆر جوان دیارە بەڵام هەندێکم لی کردیە بەس چۆن دەڵێ نەیگرتم ئەوانە هیچ فار چێنجن تایت تکا دەکەم ئەو یاریش تاقیکەنەوە یعنی یەکێکە لە یاریە بزرەکان بەڵام یەکێکە لە یاریە نازدارەکان زۆرم لی کردیە زۆر نازدارە بە خۆڕایی بەردەستە تکا دەکەم هەروەکو پشتگیریش بێ بۆ ستودیۆی دروستکردی ئەو یاریە فرۆنتریان فاوندری تکا دەکەم بیکەن اوكي فار چێنجن تایت تاقیکەنەوە تامی هەیە زۆر زۆر لەتان سپۆیل ناکەم کۆنتراست ئەو یاریش چیرۆچیە بەڵام نەمدیدیە و نەمکردێ سو ئاشنای نیمە تێڵن لایز دەڵێن زۆر خۆشە اوكي ئەوەش فیلمێکە وەکو یاری دەڵێن زۆر خۆشە بەڵام نەمکردێ فایرواچم کردێ کاتی خۆی پێم یەکێک بوو لە یاری نازدارەکان کاتی خۆی کردیتم واروها کاندیدی یاری ساڵیش بووم ئەو یاری هاتە چیرۆکە بۆ شێوازە ستایلەکەی یاریش خۆشە بەڵام تۆزێک مەتەڵی و دەبی ئینگلیزیەکەت بڕە باشبی ئەمریکن نایتمێر ئەوە هەر دیڵسێکی ئاڵن وەیکە ئەوەش کاتی خۆی کردیتم نازام دەیکەمەوە یاخودنا دیڵسێکی خۆشە بەس لە بۆ ئاڵن وەیکی گاڵن وەیکت کردێ کنتاکی زیرۆ ئەوانە هیچ شتێکە کە بەلامەوە گرنگ بیبازی بکەم ئۆتێ ئۆکەی کاونتداون ئەو یاریشم کردە کاتی خۆی بەڵام زۆر کۆنایی ناتوانم پێتان بڵێم بیکەن چۆزان تام لێ ناکەن زۆر بەتان بەڵام ئەو کەسانی کە حەزیان خاز لەو جۆرە یاریە چۆن دەڵێ لێکۆڵینەوە هەڵهێنانی مەتەڵ دیزاین و گیمپلەیی زۆر جیاوازیانێ وەکو هیچ یاریەک نییە تو لە ژیان کردبێت زۆر جیاوازە بەڵام خۆشە ئینسایدی بکەن بێکمان زۆر بەتان دەزانن ئەزەس فۆڵس من حەزم لە جۆرە یاریان نییە بەڵام زۆر خەڵک حەزی لێ سەو ئێستا بەردەستە اوكي here we go okay day one release ئەو یارانی لە ڕۆژ یەکەم لەسەر گەیم پاس بەردەست بوون کراکداون سێم یاری زۆر باش نەبوو بەڕاستی کراکداون یەک و دووم لەسەر Xbox 360 پێم وابوو یان Xbox 360 یەک و یان دووم کرد زۆر خۆش بەڵام سێکەم بەدڵ نەبوو لۆندی ماونتن ئەوە یاریی خۆش و فەنە بەڵام قورسیشە تۆ لەسەر شاخێکی دێ خوارێ بە پاسکیلەکە ئەوشتانە خۆشە بەڵام قورسە داون هیڵیان کات خۆ لە پلەیدوی بەردەست بەڵام ئێستا بە ڤێرژنشی زۆر جیاواز بەردەستە حەزم لێ ئەویت کە بینەوە بەس میم ئەو یاریانە ئۆری بیکەن 100% یعنی مەحاڵە ئەتو Xboxت هەبی و یاری ئۆری نەکردبی یعنی تو Xbox تو چکەڕێ سو بیکەن لەگەڵ هەیڵۆی ئێستا دێمەسەری زیاتر ئاوتر وایڵد تەمشە ئەگە کەیفت بە فۆڵاوتی دێ حەز دەکەی چاوەڕوانی ستارفیلدی پێویستە ئەو یاریە بکەی باشە ئەوە ستایلی ئۆبسیدیان و بەتێزدا و لەو جۆرانەیە یعنی لە جۆرە یاریەکانی ئۆبسیدیان و بەتێزدایە فۆڵاوت ئەلدەر سکرۆلز ستارفیلد لەو شێوازی دەبێ سو لەبۆ خۆتان بیکەن من کردومە تاوایشم کردیە نازدارە بەس ئەوکوتم یاریشی چیرۆچی سینگل پلەیەری FPSی فۆڵاوتی و ئەو جۆرانەیە یعنی بزانی چ دەکەی چاوەڕێ نەکەی وەکو گادۆڤارەوانە فول ئەکشنوانە بی ئەنێەوە سڤایڤەری تێدایە RPG کارکتەر بەخۆ ئەو شتانی تێدایە وەیسلاند من تاوەکو ئێستا هەلم بەو یاریان نەدایە بەڵام دەڵێن زۆر خۆشە دەڵێن زۆر ڕاقیە بەڵام من هەلم پێ نەدایە سو ناتوانم نە ئەوەتان لە بۆ بکەم نە بڵێم بیکەن نەبێ میکەن ئاوترایدەرسم کرد بەدڵم نەبوو دەنجنس مایکرافت دەنجسم بەدڵ نەبوو ڕاستی فۆرزا هۆرایزن ئێستاش دەیکەم تازە دەم کرد پێشەوەی دەست بۆ ڤیدیۆ بکەم باش نیاریسی باقە تاوکەس دیتم لە ژیانم هەیڵۆ ئینفینیت لۆک ماڵتی پلەیەرەکەی زۆر بەقوت نییە بەڵام ستۆریەکەی لە تۆپەکانیش نەبی لە بن تۆپەکانە ینی زۆر نازدارە هەیڵۆ هەبە هەیڵۆ بەخۆ هەیڵۆم خۆش دەوێت ڕیڤیم نیشتان بینیوە نۆ لەدەم پێدا ستۆریەکەی بکەن یعنی Xboxت هەبی ئەوە گادۆڤاری Xbox ینی لەوەی باشتر دێن لەسەر Xboxی وەکو کارکتەر وەکو چیرۆک سو بیکەن اوكي بیکەن Bleeding Edge State of Decay 2 زۆر کەیف مەسکێت State of Decay نە ستایلی من نییە Gear Static ستایلی من نییە Wasteland ریماستەرە کۆنەکەی بەدڵی من نییە زۆر ئەو یارانی نییە کە من دەیکەم The Gunk حەزم لێ بوو بەڵام نەمکردێتەوەکو ئێستا بەس ئەو یاریانەی کە من کردومە سایکۆناستوم تکا دەکەم بیکەن ئۆکەی پار لە 2021 ئەوە بۆ یاری ساڵم یاری ساڵ بە قوترین گەمەی پار بڵۆکڕێتە بەلای من یاریشی تایبەت نییە بەڵام یاریشی Xbox بەنای سایکۆناست 2
لە ڕووی میکانیک لێڤڵ دیزاین چیرۆک هیچ یاریەکم نەدوینیوە لە ژیانم بەو شێوازە جوانە باز بکرێت سەو بیکەن و نازداریشە زۆر 28 گیگاشە دووبارەش دیکەمەوە ئینستۆڵ دەکەمەوە دووبارە حەزم توێت باک فۆر بڵەدی بکەن بەڵام زۆر بەقوەدنی نەبوو وەکو لە فۆردێت و ئەوانە بەس بیکەن دەبرەوەی ئەوەی تێدایە شارە تاقی لەگەڵ زۆمبیەکە بەڵام کۆواپ زیات حەز لە یاری کۆواپە لەگە برادەرەکانت بیکەی بە ئۆنلاین بیکە ئەو یاریش زۆر باز دەکرێت بەڵام سەیبڵ بەڵام تاوەکو ئێستا نەم کردیە یان مەجال نەبوو هەر پشتیکەم یاریێکی جیهانی کراوەی ئەکسپلۆرێشناتە گەڕان و لێکۆڵینەوە و دۆزینەوەی شتەکانە بەبێ ئەوەی یاریەکەش زۆر پێ بڵێ نەخشە یاریەکان بەشتانت پێ نارێ خۆ دەی بگەڕێبی دۆزیەوە بەستایلەکی زۆر ئەوە حەزم لێ بیکەم بەڵام پێویستی بە کاتێکە کەوا زۆر بیر نەکەوە بە زیارێکی دیکە کامل بەدڵم بوو کردیشم و زۆر نازدار بوو پار دی ئاسنتە بەجددی خۆشە و یاریە ئەکسبۆکست هەبی پێویستە تاقیکەوە زۆر تاموسێژێتەوە گرافیکشی زۆر جوانە چیت کەمان هەیە ئەو یاریەم کرد ئیکۆ جێنەرێشن زۆر بەڵۆم نەبوو کرۆسفار ئەکس خراپترین یاری ئەکسبۆکس لە ژیانی خۆی بڵاوی کردیتەوە ئایبە لە بۆیان هەبڵاویشان کردەوە بەس گەمەنیە نەیکەن ئۆکەی ئەو مۆدا کە ئەوەکە پێدرن کامپینەکەی هەزۆ خراپە نەیکەن خۆتان لێدا کورسایدەر کینگ ئەوە جمهوری تایبەت بەخۆی هەیە یاری استراتیژیە سەو ناتوان قسە لەسەر بکەم من حەزم بەو جۆرە یاریانە نییە باکسناک کاتی خۆی کە پلیستیشن 5 لەگەڵ پلیستیشن 5 لە پڵسی بەردەست بوو ئەو یاریام کرد بەدەستی یارێکی قەشەنجی خەندەئامێزی مەتەڵی ئاسانی زۆر خۆشە منداڵێکی گچکە هەبی لە ماڵی لەگەڵی بیکەی تام چێژی یەکسەر زۆر ئۆکەی ڕێینبۆ ئەکستراکشن خراپترین یاری ڕێینبۆیە نەیکەن ترەک تو یۆمی کردم ڤیدیۆشم لەسەری کردیە کە یاریێکی مامناوەندی باشە زۆر باش نەبەس مامناوەندێکی باشە و خۆشە سنایپەر ئیلیت 5 کردم ئەوەش مامناوەندی باشە خۆشە لە یاریە باشەکانە بە شتەچکەتان پێ هاوڕێیان ئەوەی بکەم باشە دەبینیوە داڵۆنم کردیە زۆریشم کردیە بەجددی دەباتەوە جەوەکی زۆر کلاسیک و خۆش یعنی گەیمەری ڕەسەن گەیمەری ئەسنی گەیمەری گۆڵد پێویستە ویدیۆیانە تاقیکاتەوە ئۆکەی تینەج میوتن نینجا تۆرتڵ شرێدەر زۆڤێن ناوەتی درێژیە بەڵام خۆشە زۆر تکا دەکەم بیکەن میدنایت فایت ئەو یاریە کە لەلایەن یەک کەسی دروست کردە داوڵم کردی بەڵام هێشتا نەم کردە یەک کەس دروستی کردی و حەج دەکەم بیکەن لەبەر خاتری پشتگیری کردنی ئۆکەی بینە سەر EA ئەگە گەیم پاس ئۆڵتیمەیت تەبی تۆنێک یاری EAش لە ڕێگەی EA پڵێ لەسەر گەیم پاسی بەردەستە فیفا ئەوە هیچ دەزان بە خۆتان لۆستن ڕاندم تکا دەکەم بیکەن ئۆکەی هیچ سەرەسە ناکەم یارێکی کامریکا سێمی زۆر ڕاقیە یەکە لە یاریە باشەکانی EA کە پێم سەیرە یاری باشی لەو جارێ دروست دەکات بەس بیکەن تکایە ئۆکەی حەز لەو جۆرە یاریە چیرۆکی و کامریکا سێم و ئاکشنی ئەدڤێنچەری چیرۆکیش زۆر خۆشە کورتیشە زۆر درێژ نییە لۆستن ڕاندەم تکایە بیکەن تکایە زان چەند گەمە پێگوتنە کە بیکەن هەموو یاری نازدارن دێرت 5 بەدڵم نەبوو زۆر بەس خۆشە تێکس 2 تکایە بیکەن ئۆکەی من پار کردم زۆرش خۆشە و ئەو ساڵ حەزم لێ لەگەڵ خێزانم بێکەوە بیکەم پار لەگە بە ئۆنلاین دەم کرد زۆر بە تام چێژمێ نەکرد بەڵام ئەو ساڵ لەگە خێزان بێکەوە دەیکەن ئینشاءڵڵا ئەگەر دوو کەس بن ڕاقیەوە یاری یعنی یاری ساڵە یاری ساڵە سەو کیفی خۆتانە بەس مهم ئەو یاری ساڵ بوو بە فەرمی Mass Effect Legendary Edition تمشە ئەگەر حەز لە Mass Effect هەبووە پێشترێ ئەکید حەز لەوەی دەبێت بەش یەکەم دوم سێ بەڵام Mass Effect ئەگەر نەتکردێ بە حیاتت حەش لە یارێکی تاقەکەرە کە ئەمریکەسی سێمیش بی ئەکشنیشکی دابی و خەیاڵی زانستی بی لەو زنجیرەی باشترت نییە سەو بیکەن ئیچیتکەی هەیە زۆر باش بی Need for Speed Hot Pursuit لێچێکە لە یاریە باشەکانی Need for Speed ریماسەر کرێتەوە باتڵفیلد 1 لە باتڵفیلد 5 لە کەمە خۆشەویسترە بۆیە بیکەن ئەگەر حەزت کەیفت بە یاری ستار وارز دێ یان بەگشتی ستار وارز لە کردگیرین ئەگەر عەز ستار وارز نەبی ئەو یاریت تامچێژی زۆرە بەڵام تۆزە قورسە وەکو یاریەکانی سۆڵسیە بەڵام ئەگەر بە نۆرماڵ و هاردبیکەی هە زۆر قورس دەبێت ئانتەم تەمشا من ئانتەم کردیە ئانتەم پێم وابی یاریشی زۆر خراپ نییە کە خەرگوە دەرێن بەڵام شکستێکی گەورەش بوو لە بۆ EA
لەبەرەوەی یاریەکە ئۆنلاینە ینی لایڤ سرویسە پێویستی بە ئینتەرنێتە ئینتەرنێتیش سێڤەریان زۆر خراپە یاریی خۆشە بەڵام کێشەی زۆرە ئەوەی ئاوت خۆشە ئالیس ئینمانز ئەو ئالیسەش کردیە خۆشە تایتن فۆڵ 2 یەکێکە لە باشترین یاری تاقیکارەکان ئێ لە مێژووی خۆیدا دروستی کردبی و ئەوە یاری ئەسلی ئەیپێکس لێجنسیە ئەیپێکس لەوەی بوویتەوە سەو بیکەن خۆشە ئارمی ئۆف 2 ئەوێشێ نام مێژە یاریم نەکردێ بەس مانگ پێشتا ئەو یاریەم دەکرد میمۆری خۆش ببینی نامەوە سەردەمەکی خۆشە لەبەرەوەی گەیم پڵی کاتی خۆی بۆ شێوازەی بوو و ئارمی ئۆف 2 باتڵفیلد 3 باتڵفیلد 4 یەکێکن لە باشترین یاریەکانی باتڵفیلدی سەو بیکەن ئەوەم نەکردیە بەس دەرێن زۆر خۆشە 1933 باتڵفیلد بعد کەمپانیم نەکردیە بەس داوڵندم کردی حەز دەکەم بیکەم تاوەکو ئێستا نەمکردێ بعد کەمپانی دووشم نەکردێ بە هەمان شێوە کرایسەکان بەداخەوە ڤێژنە نوێ ڕیماستەرەکان لەناودارە نایە بەڵام خۆشن بلاک بگمان دەکرم داڵۆندا زوو دەیکەم لە بەرەوەی کاتی خۆی ڤیدیۆ گەیم بەو شێوازە دەستی پێکرد یاری ئەکشن یاریش نازارە دێسپیسەکان دێسپیس یەکم تۆزە کردیە دوو سێم نەکردێ سەو حەز دەکەم تاویانکەم بەڵام چاوەڕێ ڕیمەیکەکەشم سەو نازانم تاویان دەکەم یان ڕیمەکی دەکەم تازە باسی ماسەفێکتەکانم کرد هەموو ماسەفێکتەکان لێرە هەن بەڵام ڤێژنە ڕیماستەرەکەی بکەم باشترە نیت فۆر سپیدەکان پێم وابی ئەویان لە هەمووی خۆشترە غەڵت نەبم تەنیا ناوی نیت فۆر سپیدە 2015 لە یاری نوێیەکانی نیت فۆر سپیدی ئەویان زۆر خۆشە پەیباکم زۆر بەتڵ نەبوو زۆر بەڵام میرۆر ئێج ئەوە یەکێکە لە یاریە خۆشەکان داوڵندش کردی هەندێکشم لێ کردی یارێکی کۆنە پارکۆڕ ئەگە حەز لە پارکۆڕێ بازدان حرەکات تەرتیبات فول ئەکشن گرافیکشی زۆر جوان بیانی ڕاستە کۆنە یاریەکە 2010 بەڵام خۆشە پلانت ڤەرسس زۆمبی تێدایە بەس بەداخەوە بەشی دووەمی تێدانیم حەزمێ بەشی دووەمە زیاتر نەک یەکەم ئەو یەکەم زیاتر لەرە هەیە باتڵفرۆنت 2 خۆشە یاریی ئۆنلاین ستار وۆرزیە ئەنراڤڵ بەشی 1 و 2 بکەن ئەگەر هەستان لە یاری سایز سکرۆڵ لەوش مەسەن ئەگە حەز لە ئینسایدیە لیتل نایتمێرس و ئەوانە ئەو یاری بکەن ئۆکێ ئەو یاریە زۆر بەناوبانگەکانن زان لێرە چ هەیە Sea of Thieves مان هەیە گە باسی بکەم Sea of Thieves یارێکی ئۆنلاینی چەتەی دەریایە هەندێکم دی کرد کاتی خۆی زۆر نەچوە دڵم لە بەرەوەی زۆر کیف یاری ئۆنلاین نایە بەس ئەگەر حەز دێ بیکە بەس تکایە ئەگەر ئەکسبۆکسەکەت تەحملی 131 گیگای مایکرۆسۆفت فلایت سیمولێتەری دەکەم چکۆ سیمولیشنە یاری نییەوە سیمولیشن لاسایکردنەوەی ژیان ڕاستیە سێژەشی زۆر خۆشیە فڕۆکەیەک بەشێ ڕاستەقینە بفڕێنی ئاکیشمان هەیە کە پێویست ناکە زۆر قسە لەسەر بکەن لەبەرەوەی بن خۆم عاشقی ئارگ نیم بەڵام ئێوە بەشێکتان هەستان لێیە سەو تێیدایە هەیلۆ ماسە چیف کۆلێکشنیش ئەو سەرجەم یاریەکانی هێلۆیە بەشی 1 و 2 3 بکەن زۆر خۆشە فارمین سیمولیتەر ئەوەش هەر حەزم دەکرد حەزم بستێ بەس حەزم ناچوێسەوە زۆر کیفم پێی نایە ئەوە یاری ئۆنلاینەکانن کەمین تو گەیم پاس ئۆکێ بزانین چی یاریەک دێتە گەیم پاس بە شێوەیەکی زووم ئەو ڕەکوێن فۆر ئە دریم 18 دەدێ کە نازدار دەبی ڕەکوێن فۆر ئە دریمی چ ناوی فیلمە چییە پلەیک تێل ڕەکوێن پرسۆنە 5 ڕۆیال دێ کە من زانیاریم لەسەری نییە بۆ قسە لەسەر ناکەم سکۆرم دێ کە لە مێژە چاوەڕوانی سکۆر نین ئاوڕیان ئەو یاریەی میکانیکەکی بایۆی هەیە میکانیکێکی لاشەی مرۆڤ و هەموو شتە گۆشتە چاوەڕێمان زۆری نمایە بێ بۆ بزانم پێمابی ئەرە ساڵ دێ 21 های ئۆن لایڤ زۆر چاوەڕوانم سێزەی 12 دێ ئەوە جەماعەتی ڕێکم مۆرتیە ئەوە چییە ئەوەش بزانم هەر ئۆبسیدیان دروستی دەکەم غەڵەت نەبم ئەکسبۆکس گەیم ستودیۆس یاریی ئەکسبۆکسیەوە تایبەتیشە بە ناوی پێنتیمنت ئۆکەی هیومنکاین دێتن کە یارێکی استراتیژیە ئەوەی زۆر دەکرم گرینگە بێتن ئەپلەیک تێڵەکەیە سکۆرنە های ئۆن لایڤ هەڵۆ نەیبەریش هەتا ئێستا نهاتیە 6/12 دێ بە فەرمی پێشترێتە نیە بێتایەکی بەردەست بووم ئەو یاریانەی کە دەڕۆن نەخۆتان زوو بیکەنتان ئەو یاریان نەڕۆشتینە ئۆکەی ڤیساجی بکەن ئەگەرتان کردی یارێکی هۆڕۆڕی پڕمەتەڵە وە خۆشە پۆرتال 2 ئەو پۆرتال 2 بوویتە فری
ئۆکەی باوەری گرم ئەوە لە ڕێی لایڤ گۆڵدی بەردەست بووە پۆرتال 2 زوو وەریگرم لەبەرەوەی ئەو یارم نەکردە ئێستا بەشێکم کردێ پۆرتال بەس بەشی دوم نەکردێ باوەری گرم و یەکسە داڵۆنیشی بکەم ئۆکەی با داڵۆن دەبێ ئازاوم هینەوە ناو گەیم پاسی تکایە ئۆکەی پۆرتال دوشمان داڵۆنت کرد چیت کەی تێدایە گەیم پاس مونلایتەش دەرێن زۆر خۆشە زانی بەڵام ستایلەکەی ئارستایلەکەی جوانە بەڵام تۆپ داونەکەی زۆر کەف مەیاری تۆپ داین نایە فانتەسیشمان هەیە یاریە فانتەسیەکان هێڵبڵێدی بکەنە گەنەتان کردیان لە یاریەکانی بثێزدای ئۆکەی بثێزدای تۆنێک یاریان هەیە کە ئێستا بەشێک لە مایکرۆسۆفتی کویک کاتی خۆی نەم کردبوو بەڵام ئێستا تاقیم کردەوە یاریێکی وەکو دومیە بەڵام پێش دومی هەبزام هەبووە ئەوە ڕیماستەرەکەیە وا خەریکم خۆشە ئیڤڵ وثن توم بەشی دووەم زۆر بەدڵ نەبوو بەڵام بەشی یەکەمی زۆر خۆش بوو فۆڵاوت 3 نازانم لەسەری کردیتم داڵۆنیشم کردیە بەشەشم کرد یاریەکە ئەوەندە کۆنە ستایلەکەیم بەدڵ نەبوو یعنی ئەم بەدڵم نەبوو بە پێشتری بم کردەوە تام چێژەکەم لێوەرگرت بە دومیش بە هەمانش دوو نا ئەو دومی یەکە دومی یەک زۆر ڕاکە تاوام کردێ دیسۆنەرتم نەکردیە وڵفنستاین دوم نەکردیە دوم سێم نەکردیە ئەو دومی قەدیمە یەک ئەوم کردی کاتی خۆی ئیڤڵ وڵفن یەک بەشی یەکەمی زۆر خۆشە تقریبان لاسایکردنەوەی زۆر جوانە ڕزدنی بەرەوەی هەمان کەس دروستی کردێ زۆر جوان شیاریی ئەلدەر سکرۆڵ زانیاریم لەسەر نییە فۆڵاوت چارم کردی بەڵام تەواو نەکردیە پێم وایە یاریی خۆشە ڕێیش هیچ نازام لەسەری دوم یەک و دومانە هیچ پڕێم نەکردیە ئەوانم نەکردیە بەس وڵفنستاینی ئۆردەرم کردیە بەس تەواو نەکردیە کاتی خۆیان دەکەم کرد دومی تەرناڵ بیکەن تکایە ئۆکەی بیکەن هیچ سێکە ناکەم حەز دێ دەبێ فڵاوت نیو ڤێگەس دەڵێن باش نیاری فڵاوتە داڵۆنم کردیە و هەندێک چشم کرد زۆر بەدرم نییە ڕاز ناکەم قسەکە زۆر بەدریم لەبەری زۆر کۆنە پێویستە ڕیماستەریان کردبە فڵاوت 76 ئێستا باشتر بووە بەڵام کێشەی هەر هەیە سکایڕیمی و ئەوانەش پێویست بە گەیمەری خۆی هەیە ئەوە یاریانە کۆنن پێشتر دەمان کردیە یاریەکانی فەیبڵی بەشی یەکەمی وا خەریکم بەش ئایمان دەکەم کرد بۆ پار وەساڵ چەندشکەم کرد بەدڵمە بەڵام کاتی دەوێتە تاڵ دەستە ناو مێشکم لەبەرەوەی کاتی خۆی نەم کردوونەوە یاریانە ئەو یاریە مەکەن ئێلیەنس فایرتیمڵیت زۆر بۆڕینگ و بێزارکەرە چیتکەمان هەیە دەیزی ئۆنلاینە بەس تامچێژی هەیە ئەگەر برادری باشن لەگەر بیم ئەم بە سەبنارەکە زۆر خۆشە ئۆکەی سەبنارەکە ڕاقیە چەندێکە لە یاری خۆشەکان دیسەندەرسیش دوسێ جار داڵەنم کرد ویستم بیکەم ئەو تامچێژەم لێ وەرنەگرت یاریەکانی گیرزی بکەن هەر پێنج یاریم خۆشن ساینس فیکشنەکان دام چی تێدایە کە بدڵمان بی ئەوانەمان باس کرد زۆر هاوڕان ئەو یاریژە بیر مەکەن Destroy All Humans تکای بیکەن ئەوە ژیارێکی یەکێکە لە یاریە خۆشەکان زۆر کۆمیدی و زۆریش خۆشە کامێکە سێمە تاقیکەریشە خۆشە ئۆکەی یاریێکمان داڵۆنت کرد چمان داڵۆن کرد ئەو یاریانەیە کە هەمە بلاکۆپس کۆڵبۆڕە ئەوانم هەندێکیان کڕیمە ینی بەس ئەوەی نیەسەن GTA 4 Red Dead Redemption بەشی یەکەمە ئەوانم هەیە لە گەیم پاس وەرم نەگرتیم تازە یاریێکمان داڵۆنت کرد چیەوە چوو ئەوت مونسکارس بزانەوە یاریێت چییە زۆر باسی دەکەن شێوازی ستایلەکەشی زۆر جوانە حەزم لە یاری ساید سکرۆڵە کامێرە لە لایەک شتەکەی نیشامدا بزانین چییە Okay, here we go. I'll think double as the approach signs. Did how much thick? You never come to purr on my knees these days. How to have a Sanjay Radagrim? Esta was the gameplay game.
ئەگەڕێ ئێمە هەستەوە هەمی فرێمیشە ئەوە هەمووی ڕوحن درن کاکە زیندی بەوە گەیم پڵێکی خۆشە ئەوکەی بازدانت هەیە دۆجت هەیە جەمپیشت هەیە بە ئەلبیش خۆت سادەکەوە اوكي حزم لو يعني براستي ياريش خوش دياله بس سيرور كده بيدانش من ابوي جير الراجرم اوكي اول سيف كردنا دارك ميرور او لا سيف دكا what is this اوكي و ليرا كاركتر كد بقوت دكاي اوكي باشا اشتك ما ورقة ديرة A blast directed forward. Cool. Okay, now time to now the game. از خوشی و یاریانه لوی دی مطلقی هل بینید چون داره مهم یاری چی خوش دیاره تاوی دکم ان شاء الله و پیش تمرم تی یاری کم اینستال کردی است حالیاً هیتمانی زور دکم است آپدیتش دوایت رام گرفتیم بعد فیل دی دکم سکایریم داون کردی بزوی تی بگم امرتالی دکم لوسین راندم اما معنی تر زور خوشه رد ردمشن یک جی تی ای 4 دید سپیس فالوت 3 اول دکم او یاریش Medal of Honor Airborne Portal 2000 ما كرت وينج مانيش يعني اوكي midnight او fight او دمي بيكام 12 minute اتاكو استاهم نكرديم جو خوش استاهم نكرديم داخل زومباش دكام زرزر بس تeenage mutant جو خوش لقال فارتشانج تاع green یاری زۆرن ئۆکەی گەیم پاس خۆشەکە لەو یاری زۆر تێدایە سو هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵبی و ئیسفادەتان لێ کردبی تا ڤیدیۆ چی دیکات بەخۆی گرتان سپێرم خۆتان لەگەڵ تکاتەکەم دوگمێ لایک سبسکرایب لەبیر نەکەن